استعداد الصديق رضي الله عنه للعمل تحت أي ظروف. یەکێکی تر لە نمونە گەشاوەکانی هاوڵان ئیمامی ئەبوو بەکر بە تەواوەتی خۆی ڕێک خستووە ئەیزانی ئەگەر خەبەریشی پێ نەدرا. کاتێک کە دایکە عایشا فەرمی وەڵڵاهی من تەعەجوب مەهات خەڵکی کە لە خۆشییا بگری ئەو ڕۆژە باوکم بینی کە خەبەری بۆی هێنا پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی تۆ هاوڕێی سەفەرمی خۆت حازر کە. کاتێک کە ئەم خەبەرەی پێدا ئەبوو بەکر لە خۆشییا ئەگیرێت ئەڵێ من ئەبمە هاوڕێت ئەڵێ بەڵێ تۆ ئەبیتە هاوڕێت. یەکێ لەو خاڵانە مەوزوعەکە بەلای ئەبوو بەکری سدیقەوە زۆر ڕوون بوو، هاوڕێتی کردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆتا مەسیری ئینسانە بە کوشتن ئەگەر بگیرایە. ئەوە ئینسانی ڕازگۆیە لەگەڵ دینداریە. ئەبوو بەکر ئەگەر بەتەینا بگیرایە نە ئەکوژرا، ئەیان گرد و تۆزێک ڕەنگە لێدانێکی تیا بووە ئەیان هاوردەوە بۆ مەکە و کۆت و زنجیریانە کردە دەستی هەر وەکو سەحابەکانی تر کە لە ڕابردووە وایان لێکرا. بەڵام ئەم جارە حکمی ئیعدام بۆ ئەبوو بەکر دەرەچێگە لەگەڵی هاوڕێتی بکە. سەرەڕای ئەوەش دەست ئەکاتە گریان زۆر بەخۆشی و خاڵێکی تر لەو خاڵانە خۆشەویستانم بەزل و جوهد و عەتای ئەبوو بەکر ناژمێرێت. کاتێک کە خەبەری پێدا لە گەرمانێکی نیوەڕۆیە ئەبوو بەکر ساحێب 5000 درهەمە هەمووی ئەخاتە باخەڵی و دەرئەچێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەکو ئەوە وایە ئێستاکە کەسێک بێ لە ماڵەکەی توا بڵێ با بڕۆین بە تەمان بمکوژن 50 وەرەقەتە بێ لە ماڵە هەموو ماڵەکەت بەری لەگە خۆتا و مناڵەکانت بەبێ هیچ شتێ جێبێڵی، کە ئەمە زۆر گرانە. ئەبوو بەکر ئەسمای کچی ئەڵێ باپیرەم هات وتی ئەمە دڵنیام هیچی بۆتان جێنێشتە، کۆمەڵێ بەرد و دار و شتم خستە ناوی قاسەکەیەوە دەسم دایەبانیا چووکەم ئەبوو قوحافە چاوی نەبوو. ئەڵێ کە دەسی لێدا وتی تەواوە شتێکی بۆتان جێشتە قەی ناکە مادام ئەگەر خۆشی بڕوە. ئەو باوکە گەورە ئەو کچە گەورانە پەروەردە ئەکات. ئاهوا بە ماڵ و بە سەروەت لە پێناو ئیسلاما بوو. ئێستاکە خەڵکی ئەم سەردەمە نەک لە پێناو ئیسلامە ماڵ نابەخشێ، گومان بەو کەسە ئەکا کە ماڵ ببەخشێ، گومان بەو کەسە ئەکا کە قسەی خێرکا و جەریبێ. چۆن ئەوێرێ وا بڵێ، چۆن ئەوێرێ ئاوا ببەخشێ؟ لەبەرەوەی تۆ منافقی، لەبەرەوەی تۆ دینت لە خۆتا چوانووە، لەبەرەوەی تۆ شوێنی ئیسلام نەکەوت، لەبەرەوەی سیقەت بە نەسر و سەرکەوتنی خوا نییە، لەبەرەوەی تۆ قەپت کردووەتە دنیایە، لەبەرەوەی تۆ کۆیلەی دینار و درهەمی، بۆیە گومان بە هەموو کەسێک ئەبەی، بۆیە لە هەموو خێرێکە تەعنی لێ ئەدەی. پێویستە بە جوانی بیر بکەینەوە خۆشەویستان. خاڵێکی تر ئەبوو بەکر هەموو ئەو شتانە هیجرەت بەشێکی سەرکەوتنەکەی بۆ ئەبوو بەکر ئەژمێرێت رضی الله عنه. سەیکە هەموو ماڵ و مناڵی خۆی خاتە خزمەتی ئیشەکە. کوڕەکەی عەبدوڵای کوڕی ئەنێرێ بۆ ناو بازار ئەڵێ بڕۆ گوێ بگرە لە ناو بازار ئیخباری سیاسی مەکەمان بۆ بێنە. ئەینێرێ ئیخبارمان بۆ بێنە بزات تەحەڕوکاتیان چۆنە. ئەسمای کچی دووگیانە بە عەبدوڵای کوڕی زوبێری کوڕی عەوام رضی الله عنهم. بە دووگیانی خواردن ئەبا بۆ ئەو شاخە بەرزە هەر کەسی حەج و عەمری کرد بێ ئەزانێت کوێ. یەکێتر لەوانە عامیر کە شوانیانە ڕۆژانە پاکە ئەسڕێتەوە، شوێن پای بەمەڕەکانی شوێن پای هاتوچۆی عەبدوڵا و ئەسما ئەسڕێتەوە. تخوا باوکم ئەو کەسەی ئەڵێ کە ئیسلام سیاسەتی تیانێ ئەو کەسە کەزابە قەسەمەن بالله. واللهی لە 1400 ساڵ پێش ئێستا کەسێک نەبووە بە ئەندازەی ئەبوو بەکر رضی الله عنه سیاسی بێت. طبعا کە باسی سیاسیەکەی هەر لە خۆتەوە درۆ بیر دەکەوێتەوە. سیاسەتی شەرعی ئەڵێم، سیاسەتی بەڕێوەبردنی عەقڵ ئەڵێم، سیاسەتی ویژدان و بەخشندەی ئەڵێم. کوڕەکەت بنێری لە ناو بازار ئیخبار کۆکاتەوە، ڕۆژانە لەو شاخە بیخەبەرت بۆ بێ. کچەکەت لەبەرەوەی ئافرەتە و پێی ئەوترێ زەعیفە گومانی لێ ناکرێ خواردنت بێنێ بۆ شاخ، شوانەکەت شوێن پاکان بسڕێتەوە. ئەوە جوهدی هیجرەتە براکانم. هیجرەت ئەبێت دڵت هیجرەت کە لەو خۆشگوزەرانیانە ئەو کاتە ئەزانی هیجرەت معنای چییە.